بەڕێزان هەندێک زانیاری هەیە پێم خۆشە لەگەڵ ئێوە بەشی بکەم ئەو ێم بازەکەم هیچ لێکدانەوە نیە بە باسی ئەوەی زانیاری لەو خەڵکانەیە کە لە نزیک ڕووداوەکانن هەمومان دەزانین سەرۆکی مەهەپا باخچەلی هاتنە وتی با ئۆزەلان بێت وا بکە هەموو ترسی تورکیا لەو گفتوگۆکان لە بۆ ئەو ڕەوشە بوو کە ئێستا کورد سەتا چلی خاچی لەدەستا هێزەکی کاریگەرە ئەگەر پارتی و ئەنەکە سەوازی دەبێنین ئێستا چۆن باز دەکەین تورکیا ئەو هەڵڵایی ئەو ماوەی لە بۆ ئەو دەیزانی ئەو شتە لە گۆڕەدا هەیە کورد خەونە سەتا چلی خاچی سووریا بە کوردستانی زیاتر جگە لە عەفرین ئەگەنا لە دەستیتی ئەو خەونێکی کە ڕۆژێک لە ڕۆژداریەکە گۆی بگۆتبایە کەس بڕۆی پێ نەدەکرد بەڕێزان سەیرکەن ئیسرائیل دوای فەڵەستین پڕیداغا لوبنان دوای لوبنان سووریا ئەمە لە مێژە باسمان کردێک سووریا و عێراقیش ئەوەی دێ تا سووریاش تەواو نەکرێ ناچنە سەر عێراق بەڵام پارتی ئەنەکەسا تورکیا ئێرانیش هەوڵ دەدەن عێراقیش بتەقتەوە بۆ هەتا ئیشەکەی سووریا کامەڵ نەبێت چۆن ئەیانی ئەمریکا و ئیسرائیل و ئەو دەوڵەتانە هەوڵ دەدەن یەکەم جار سووریا ساف بکەن سافکردنەکە ئەوە نیە هەر ئەسەدیش بڕوخێ ئەسەد هەموو ئەو زەنگەکان نیشانیدا کۆتاییان ئەوە تاگە بمێنێتەوە هەندیکاپێک دەمینێتەوە کە دەست و قاچەی پێوە نەمینێ هیچی پێ نەکرێ هەموو ئەگەرەکانیش بە ئاراستەیە ئەوە دروست دەبی شیعە سوننا کورد بەڵام ئیسرائیل کە لە هەمووان زیاتر جگەلەوەی ئێستا سەدا چل خاچی کوردستان زۆر بە زیرەکاتی بە کەمترین قوربانی کەوتێتە دەست کورد کە ئەمە هەمومان دەبی هەوڵ بدەن بێ پارێزرە ئەو پارێزرەش بەوەی دەی هەموو کورتاری کاریان بکات پارتی و ئەنەکە سەرکێشیان لەوە دروست نەکەن بەرگە ناگرنەوەن ئەو منتیقەیان لەدەستە و ئەو سەرکەوتنەوە و ئێستا بووینە سەنتراڵی کورد کە ئەمە دەمێکە ئەڵێن ڕۆژ ئاوا هەموو ئەوانەی جێ لە لایڤەکە ئەڵێ ڕۆژ ئاوا دەبتە سەنتەر لە جیاتی باشوور بەس باشوور ئەگەر هێزێکی تێدا بمێنێ بەهۆی ئەو ڕۆژ ئاوا بێ ڕوخانی ڕۆژ ئاوا مەسعود بارزانی ڕوخانی تو زۆر نزیکتر دەکاتەوە هەندە دەتکاتە گاڵتەجاری عەرەب و ئەوانە حتا ڕۆژ ئاواش ئەگەر هەرێم بمینێ باشترە لە بۆی لەوەی نەمینێتن بۆیە یەکریزی کورد زۆر گرنگە لەو چرکە ساتەدا بەداخەوە من ئەوە لە میدیای پارتی سیر دەکەم حتا لە NRTش هەستی پێ ناکرێ حتا لە میدیای ئیسلامیەکان هەستی پێ ناکرێ بەشی زۆری ئیسلامیەکان ئەوەندە بە سەرکەوتنی ئەو هێزە چەتانە دڵخۆشن کە کاتیەها ئەو ئێمە و ئێوە ئەوەی بە منی گوت وتی کاتیە لەبەر ئەوەی ئیسرائیل حەز ناکە نە شیعەیەکی هێزێکی شیعەی لە نزیک جۆلانبی نە سوننەیەکی ئیسلامی لێ نزیک بێت باشترین هێز لۆی لە نزیک بێت کوردە لە ڕووی ئەوە هاوڕیان ئیسرائیل وەکو استراتیج سەی دەکاو نەگۆکتەک بۆیە شیعە و سوننەی ئیسلامی هەمووی کاتی دەبێتن دوای سووریاش ئەو دەدێنە سە عێراق بەس تورکیا پارتی ئەنەکەسا خودی ئێرانیش دەوێت شەڕەکەی پەرت بکە هەتا ئەمریکا و ئیسرائیل دەرەقەت نێن یعنی پەرت بی ئەو تەختیتەی ئەوان لە سووریاندانایە کە ئێستا کە ئیسرائیل و ئەمریکا فێرە ئەوە بوونە یعنی بەتایبەتی ئیسرائیل دوای ئەوەی نەتەنیاهو هەوڵ دەدا بەخۆی شەڕ نەکە بە خەڵک بیکە بەڵام بە پێی قازانجی خۆی بیت ئەو تەختیتەی کە دایان نایە و ئەمریکا ئێستاکە سەرباز نانێری چەک و یارمەتی مەسەن یاپەگە دەدا پێزی پێشمەرگە دەدا جێشی عێراق دەدا شەڕەکان دەکەن ئەوە دەکەن بە هەر حاڵ هەڵێکی مێژووی هاتیە لۆ کورد ئەگەر کورد یەک گرتووبی بەلای کەم ماڵی بارزانی چێشە لە بە ڕۆژئاوا دروست نەکە بەڕێی ئەو ئەنەکەسانە و هاو کات برادرانی ڕۆژ ئاواش پاکەکە لیان ئەو بەلای کەم کاکە فەلسەفەی ئۆجەلان ئەوەیە کە ڕۆژ ئاوا و ئەزمونەی هەبی نەکوێنەکەی ئێستا خەونی ئۆجەلان و خەباتی ئۆجەلان بۆ دروستکردنی ئەو سەتا نەکچلە بووە سەتا ئەو خاچی کوردستان بوو ئێستا سەتا چلیان لەدەستە بۆیە ئەوە گرنگترە لە هەڵگرتنی وێنەیەک کە بەهانەیەک دروستکرد کورد ئەوها بە هێزبی دیمەشق
لە دیمەشق بڕیاردەرێکی زۆر گەورە دەبێتن و هاوکات پێگەی لە بۆ بەشەکانی کەش زۆر بەهێز دەبێتن. بەڵام ئەگەر کێشەی رو دروست نەکەن خاڵی هەرە گرنگ ئەوەیە ئیسرائیل و ئەمریکا کە بزوێنەر و دینەمۆی ئەو جوڵانن وەکو گوتمان وڵات بە وڵات دەست پێکەن دێتە سە عێراقش بەس عێراق زای سووریا کە ئەو کاتەی ئەو هێزەشی ئەو سنانە بڕوا بکەن هەموو ئەو هێزە میلیشیاتە لە ئایندەیەکی نزیک بەس تایبەتی گومان هەیە ینی ئەو زانیارانە ئێستا هیچ کەس نازانی بە دروست هاتنە سەرکاری ترامپ بەرمونە هەموو هاوچشەی سیاسی گۆڕە. ئێستاش هۆناغی ترامپ ئەگەری زۆر هەیە ئەو سنانە ئیسلامیە توندڕەوانە هەموو لە ناوە بەردرێ خڕیان بکەنەوە چی داعش دای ئەوە تەفرتونایان بکەن. بەس کورد پێگەی بەهێزە ئەگەر کورد لە ناو خۆمان ئەوە بین ئەگەر نا پارتی ماڵی بارزانی کە ترسێ تا ئێستا شتی گەوران نەکرێت بەس هەوڵ دەدەن لە ڕێی هێزە سونەکان لە ڕێی ئێران لە ڕێی تورکیا ئەوانە کێشە دروستکەن هەتا لە بۆ ئەمریکا و ئیسرائیلیش لە منتیقی کە یعنی شەڕ و شۆر دروست بی کە پلانەکە وەکو خۆی جێبەجێ ناکرێتن دەکەونە بەرنەفرەتی مێژوو کە کورد هەموو ڕۆژ ئەو هەڵی بۆ دەرناکەوێ ئەگەر کورد لە سووریا پێگەی بەهێز بێ لە بۆ باشوور و باکوور و ڕۆژ ئاواش بەهێزە بۆیە باخچەلی هاواری یەکردەوە وەرە با ئەو زەلام بێ بۆیە تورکیا داوای ئەوان دەیانزانی ئەو شتە لە گۆڕێدا هەیە. بەهەرحاڵ ئەو سەرکەوتنە گەورەی کە بە کەمترین قوربانی بەدەساتی شتێکی دڵخۆشکەرە بەڵام لێرەدا پیلانەکان دەست پێ دەکرێتن ئەرچی هەمووشمانە هەوڵ بدەین هاریکاریان بکەین دەستخۆشیان لێ بکەین بە کەمترین قوربانی زۆرترین خاچیان بەدەستکەچە.